پێناو سەلامەتی گیانی خۆم و خانەوادەکەم و هاونیشتیمانیان لە ماڵەوە دەمێنمەوە و پابەندی ڕێنمایەکانی تەندروستی دەبم. لە بری چوونە دەرەوەش خۆم سەرخاڵ دەکەم بە خوێندن و خوێندنەوە و ئاشنابوون و فێربوونی پرۆگرامەکانی کۆمپیوتەر. بۆ ڕەواندنەوەی ترس و دڵە ڕاوچێش هەمیشە هەوڵ دەدەم بابەتی بەسوود و زانیاری تەندروست لە ڕێگەی تۆڕە کۆمەڵاتیەکانەوە بگەێنم. لەم ڕێگەیەوەش دەمەوێت سوپاسێکی بێپایانی سەرجەم کارمەندانی وەزارەتی ناوخۆ و وەزارەتی تەندروستی بکەم کە پێشمەرگە ئاسا لە ئەرگدان لە پێناو سەلامەتی گیانی هاونیشتیمانیان لە تۆی هاونیشتیمانی هەمیشە پابەندی ڕێنمایەکان بە. نام ئایدی ئاوارم حەدەبینە خەڵکی گوندی کەوەرتم لە قەزای چەمن لە ماڵەوە دەبێنمەوە ناچمە دەرەوە بۆ یاریگەمەکردن. پابەندی ڕێنمایەکان دروستەکان دەبن. هەمیشە دەست و دەم و چاوم بە ئاو و سابوون دەشم. هیوادارم هەمووان پابەندی ڕێنمایەکان ببن. من وەک مامۆستایەک داوا لە قوتابیەکانی خۆم دەکەم کە لە ماڵە بمینەوە پابەندی ڕێنمایەکانی وەزارەتی تەندروستی بن بۆ ئەوەی خۆ خێزانیان سەلامەت و تەندروست بن لە هیوای سەلامەتی بۆ هەمووان. ئەم کاتتان باش. هیوادارم هەموو لایەکتان تەندروست و سەلامەت بن. بۆ تەندروستی گشتی هەموومان پابەندی ڕێنمایەکانی تەندروستی حکوومەت دەبین. لە ماڵەوە بمێنە تکا تکا لە ماڵەوە بمێنە.